کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەیەکی نوێ و ئێسکسوک دەبێت لای خەڵک و هاوڵاتیان یان جارێکی تر بەناو کابینەیەکی حکومی دەبێت و مەکتەب سیاسی پارتی و یەکێتی بڕیاردەری دەبن و نوێبوونەکەشی تەنها گۆڕینی دەموچاوی ئەم ئامۆزایەیە بۆ ئەو ئامۆزا. بناغی کابینەیەکی حکومی ئەم دوو لایەنە جارێکی تر وەک خۆیان دەڵێن بە پشت بەستن بە ئەزموونی پێکەوەییان بنیادی بنێن دەبێت چۆن کابینەیەک بێت. کابینەی سەروەرکردنی یاسا و گەڕانەوەی شکۆ بۆ دامودەستگا حکومیەکان و نێشتنی پاشەکەوت و گەڕانەوەی موچەی پاشەکەوتکراوی مامۆستا و فەرمانبەران و بەگەڕخستنەوەی پرۆژە خزمەتگوزاریەکان و گەڕانەوەی کەرکووک و خاکی دۆڕاوی نیشتیمان و ئاشکراکردنی داهاتی نەوتی بەتاڵان فرۆشرا و دابینکردنی کارەبا و سوتەمەنی و خزمەتگوزاریە سەرەتاییەکان و هێنانەوەی هەزاران ڕۆڵەی نیشتیمان دەبێت لە وڵاتانی ئەوروپا کە لە داخی حکمی ئەم جووت حیزبە وڵاتیان جێهێشتووە. آخر ئەزموونی ئەم دوو هێزە لە 8 کابینە و 27 ساڵی حکومڕانیان جگە لە کۆڵێ قەیران و ماڵوێرانی و سەر لێ شێواندنی تاکی کوردی هیچی دیکە نەبووە. پارتی دیموکراتی کوردستان کە پێکێنەری کابینەی نوێم دەبێت هاوتا هەمیشەیەکەی خۆی بە هاوەزمون لە حکومڕانی ناو دەبات و بەرپرسانی هەردوو لاش باوەڕیان وایە پارتی و یەکێتی وەک دوو دڵخوازی یەکتر بێ یەکتر ناتوانن حکوومەت پێک بێنن کاوەش لێکدانەوەی جیاوازی بۆ دەکرێت. بە بڕۆی بەشێک لە چاودێرانی سیاسی ئەو دوو لایەنە سیاسیە لەلایەکەوە دەستکەوتە 50 بە 50کانیان لە خاک و نەوت و بووجە و سامانی وڵات و لەلایەکی دیکەشەوە هاوبەشیان لە شکست و ئەو قەیرانانێ بەرۆکی خەڵکی هەرێمی کوردستانی گرتووە لە دۆڕاندنی لە 150 خاکی نیشتیمان و خوڵقاندنی قەیران لە دوای قەیران هۆکارە بۆ ئەوەی بێ یەکتر نایان کرێت. ئەوەشی ڕوون و ئاشکرایە گەر کابینەی نوێمی حکوومەتی هەرێم بە کارەکتەرە تازەکانیەوە ژیانی بە دۆزەخکراوی 27 ساڵی ڕابردووی خەڵک بێ جیاوازی بکاتە ژیانێکی ئاسوودە و دوور لە چەرمەسەری ئەوە دەبێت حکومڕانانی پێشوو لە بەردەم یاسا وەڵام دەرەوەی سازانی جەهەنەمێک بن کە بە بەهشتکردنی هەر لە دەستی خۆیاندا بووە.